بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کودەتایی حوتیار کە تێیدا پارێزبەندی لە سۆران عومەر سندرایەوە کاریگەری خراپی لەسەر پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان دروست کردووە لەلایەک پەرلەمانی کوردستانی پەخستووە و لەلایەکی تریش ناکۆکی لە نێوان لایەنە پێکێنەرەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کردووە. بە میوانداری بەڕێز عەلی حەمە ساڵح سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. بۆیە هەر بەڕێزێک لەگەڵ هەڵگرتنی پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعیدە دەست بەرزکاتەوە. کۆبوونەوەی حوتی ئایار پەرلەمانی کوردستانی پەک خست و ناکۆکیشی خستۆتە نێوان لایەنە بەشداروەکانی کابینەی نوێم. ڕۆژی حوتی ئایار فراکسیۆنەکانی پارتی و پێکاتەکان لە شانۆگەریەکدا پارێزبەندیان لەسەر سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی هەڵگرت. هەڵوێستەکەی فراکسیۆنی پارتی پەرلەمانی کوردستانی پەک خست و ناشزانرێت کەی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکەنەوە. ئەو فراکسیۆنانەی بایکۆتی کۆبوونەوەکەی حوتی ئایاری پەرلەمانی کوردستانیان کرد کە پێکاتبوون لە فراکسیۆنەکانی یەکێتی گۆڕان کۆمەڵ یەکگرت و نەوەی نوێ سەربەخۆکان بۆ گێڕانەوەی شکۆ بۆ پەرلەمانی کوردستان لە بەردەم چەند بژاردەیەکدان. لەوانە بایکۆتکردنی کاری پەرلەمان و دەست لە کارکێشانەوەی بە کۆمەڵ یان گێڕانەوەی پارێزبەندی بۆ سۆران عومەر یان ڕاستکردنەوەی کودەتاکەی حوتی ئایار. پەرلەمان پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعید وەرگیرایەوە. کودەتاکەی حوتی ئایار لەلایەن فراکسیۆنی پارتی پەرلەمانی پەک خست و ئەمەش یەکەم جار نییە پەرلەمانی کوردستان لەسەر بەرژەوەندی حیزبی پەک بخرێت. پێشتریش لە ساڵی 2015 پەرلەمانی کوردستان لەسەر هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم پەکخرا. هاوکات کودەتاکەی حوتی ئایار ناکۆکی خستۆتە نێوان لایەنە پێکێنەرەکانی کابینەی نوێم. هەریەک لایەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان لە پارتی نیگەرانن. نیگەرانی ئەو لایەنانە دوایەوە دێت کە پارتی بەبێ گەڕانەوەی بۆ یەکێتی و گۆڕان کۆبوونەوەکەی حوتی ئایاری پەرلەمانی کوردستانی ئەنجامدا. ڕووی دەنگدان لەسەر هەڵگرتنی پارێزبەندی ئەم نیگەرانیەکانی گۆڕان و یەکێتی لە کابینەی نوێم تەنها پەیوەست نییە بە کۆبوونەوەکەی پەرلەمان بەڵکو دەگەڕێتەوە بۆ جێبەجێنەکردنی ڕێکەوتنی دابەشکردنی پۆستەکان و کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم. کابینەی نوێم بە سەرۆکایەتی مەسرور بارزانی لە بەردەم ناڕەزایەتێکی زۆری خەڵک و لایەنەکاندایە و لە ماوەی دەمانگی ڕابردوودا نەیتوانیوە چاکسازی ڕاستەقینە ئەنجام بدات و لە دابەشکردنی موچە شکستی هێناوە. چاوەڕوانیش دەکرێت ئەگەر ناکۆکیەکانی پارتی وێکێتی چارەسەر نەکرێت کابینەکە بەرە و لێک هەڵوەشان بڕوات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک عەلی بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان گە سەرەتا لەوە دەست پێ بکەین لە کۆبوونەوەکەی حوتی ئایار هەندێک خەڵک بەڕێزیان تۆمەتبار کردوە دوجار بەڕێزیت لە بابەتێکە دەڵی لێدان بوو لە کەسایەتی بەڕێزیتان کە ناود لە ناو ناوی پەرلەمانتارانە بوو کە پارێزبەندیان لێ وەربگیرێتەوە وتان هەڵوێستان دەبێت هەڵوێستی داهاتوتان چی دەبێت؟ بەناوی خوای گەورە و میهرەبان دیارە ئێمە کاتی خۆشی بەیاننامەیەکمان بڵاو کردەوە و کۆنگرەیەکی ڕۆژنامەوە نووسیشمان کرد کە ئێمە بە هەموو شێوەیەک ئەو دانیشتنەی پەرلەمانمان ڕەت کردەوە و بەشداریمان نەکرد و پێمان وابوو سیناریویەکی ناشرینە و بەشێک لە بە ئامانجگرتنەکان ئێمە بووین و باشترین بەڵگەشم بۆ ئەمە ئەوەیە بڕیار بوو پارێزبەندی لە 9 کەس وەربگیرێتەوە و 9 کەس نووسراویان بۆ کرابوو بەڵام لە نەتیجا بە هەندێک ڕێکەوتن و تەوافق و تەکلیف و هەرچی ناوەدەی 5 کەسی دەرهێنرا. ئێمە ئەوانە نین خوا نەخواسە لەسەر شتی وا بڕۆین تەکلیفکەین یا تەوافقی ژێر بەژێرکەین و بێمنەتانە و تومانەگەریەکی کتابێ با ناوی ئێمەش تیابێ ئەگەر لە یەکێ وەرەگیرێتەوە با لە ئێمەش وەرگێ و ئەممان بەعەلەنی وتووە و هەموو فراکسیۆنەکانە زانن
بەتایبەتی کاک عەبدوستار کە پێکەوە بەردەوام لە خەت بووین چی بکەین و چی نەکەین بۆ ئێمە بێمنەت بووین لە بەرامبەر ئەمانە ینی ئەمە بەمە پێم وایە کارێکی باش نەبووە کارێکی زۆر خراپیش بوو سیناریۆیەکی ناشرین بوو لای ئێمە بەڵام خەڵکی کوردستانە بێ پرسیاریەوەکە لەن ئەگەر قەرار بووێ هەمووی لە بەردەم یاسا سەروەر بێ ڕێی ئێمە زۆر بەڕوونی لە یەکەم ڕۆژەوە بوو ئێمە چۆن ساڵی 2011 کە پارێزبەندی لەسەر پەرلەمانتاری گۆڕان پێشەوە تۆفیق هەڵگیرا لەسەر داوایەکی دکتۆر کەمال کەرکوچی سەرۆکی ئەو کاتی پەرلەمان چۆن ئەو کاتە دژی بووین ئێستش بە هەمان نەفەس دژین واتە ئەمە سەوابتە لای ئێمە باش واتە ئەمە دووەم جارە پارتی پەنابەرە بباتە بەر ئەمە کە پارێزبەندی لە پەرلەمانتار وەرگرتون باشە هەرێکیان فەرموو لە هەر نۆکەی وەرگرتنەوە پارێزبەندی نەخێرەوە بوو بینیمان نۆکەیان پێنجیان دێت لێ دەرهێنا ئەو دوانەی ئێمە لەبەرەوەی ئێمە نەک تەکلیف و ئینمان نەکرد تا هەر ئامادە دەبووین قسە لەسەر ئەو بابەتەکەین وە کۆبوونەوە لەسەر ئەو بابەتەکەین دانیشت بکەین لەسەر ئەوەی کە ئێمەی لێ دەرکەنیان ئەگەر نایەمەش خۆمان توانی فۆکۆ و پێ شش کەسەی تر هەناومان دەربهێنرێ و هەر باس نەکرێنوانە ئەوانەی کە لە پەرلەمانان بە درێژای ئەماوە ڕەفیقی ئەمە بوون ئەم 6 ساڵە ناوەکانیان بڵاو کراوە کاک حەکیم لە ڕەنگە بۆ من جوان نەبێ ناوی پەرلەمانتار بخوێنمەوە لێنە بەڵام بۆ ناوەکانیان بڵاو نەکراوە پێشووتر هەمویان باشە بەس ئەگەر کەسایەتی بەرز بە ئامانجگرابەی هەڵوێستان ئێوە چۆن قبول دەکەن مەسەرەن پارتی کە لەگەڵەوە حکوومەتی پێکێناوە ئێوە بکاتە ئامانج وەکو لە شانۆگەریەکدا مەسەرەن ناویە و پەرلەمانتارانی ئێوە بەکاربێنێت بە دڵنیاییەوە لە کاتی پێویستی خۆیان قسەی خۆمان بە پارتی وتووە وە لە ئێستاشە هەڵوێستەمان کردووە بە تایبەتی فراکسیۆنی گۆڕان و لەگەڵ بزوتەوەی گۆڕان شا قسەی خۆی کردووە و گۆڕانش لەگەڵ پارتیا قسەی خۆی کردووە و کۆبوونەوەی جواتەکرێت دراسی ئەمە و هەموو دراسی بابەتەکانی ترێکرێت کاکە حەکیم ئەمە درێژکراوەی کۆمەڵێک شتی پێشووترە بەداخەوە ئەو کاتێک کە ڕێگە لە سەرۆکی پەرلەمان گیرا حکوومەت هیچ مشکیلەی نەبوو ئەنجومەنی وەزیران داوامیەکرد خۆ کاتە داخستنی پەرلەمانی بەدوهات پەرلەمانیان داخست 34 موچیان بە پاشەکەوتدا 8 موچیان هەر نەدا نانی حکوومەتەکەش مایەوە گەرە و کاتە بەدڵنیاییەوە لایەنەکان کۆی لایەنەکان بە گۆڕانیشەوە کۆی لایەنەکان بە گۆڕانیشەوە لە حکوومەت بکشێنەوە حکوومەتە و کاتە هەڵەوەشایەوە 100% هەڵەوەشایەوە حکوومەتە ئەوە نەکرا خۆ هەومان نەزانین هیچ حەدەسێ لە کوردستانە یعنی ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان لە بازگەیەک زۆر قورستر ینی ئەگەر بیری لێکەیتەوە لە هەڵگرتنی پارێزبەندی ئەگەر بیانوویەکیان هەبێ بڵێن هەڵگرتنی پارێزبەندی لە پێڕەوی ناوخواهاتەوە یاسا ڕێگەی پێداوە جام یاسا ڕێگەی پێداوە بۆ هەندێکی بۆ وەکو شتەکانی تر بۆ هەندێکی تری ناکرێت بەرحاڵ بەڵام خۆ هیچ شەرعێتێ نییە بۆ ڕێگری لە سەرۆکی پەرلەمان عیبە و فەزاحەتێکی گەورە وەڵام بەداخەو کاتە چووە سەر بۆ کێشەکە ئەوەیە لە شوێنێکانەوە سێنرا دوای هەموو تەزویرە زۆرە نەتیجەی انتخابات پەسەند کرا ئەمەی کە ئێسای بینین تەراکومی هەموو ئەوانەیە کە لە ڕابردوو ئەکراوە باشە بەس کە علی وتت قسەتان بۆ پارتی هەبووە دەکرێت پێمان بڵێن قسەکە چی بوو ئەوەی کێوە لەسەر ئەو کۆبنەوەی حوتی ئایار ینی پێچەوانەیە ئەو ڕێکەوتنەش بوو کە وەڵا ئەو ڕۆژەی کاکین بەدڵنیاییەوە ئەمە پێچەوانەی ئەمەی بەرامبەر فراکسیۆنی گۆڕان کرا پێچەوانەی هەموو طبعا ئێمەتی فراکسیۆنی اتفاقمان نییە ینی ئەوەیە گۆڕان ڕێکەوتنێکی تەنیا ڕێکەوتنی بەشداری حکوومەتە بەڵام پێچەوانەی هەموو بەهایەکی کاری پێکەوەی و پەرلەمانی و ئەوە بوو تەنانەت قسەیان لەگەڵ خۆمانە نەکرد بوو قسەیان نەکرد و بڵێن ئەوە پێنج ناودەرێنین دوانەکە چی هەر یعنی شتێکیان دروست کرده بوو نەمانزانی چی نەمانزانی ئەمە چییە بۆ ئای لێ هات تەنانەت زۆر بەڕوونی پێمان وتون ئەگەر لە کاک سۆرانی وەرەگرنەوە یا لە یەکێکی وەرەگرنەوە لەوانەیە ئێمەشی وەرگرنەوە هیچ منەتمان پێی نییە ئەسڵەن دژی ئەوەین کام سیناریۆ بکەن بەڵام دیار بۆوان قەراری پێشوەختیان هەیە ڕەنگە نەتیجەی هەندێ بە دوواداچوون و ئیش و هەڵوێست و جددیەتی ئێمە بێ و پەیامێکیش بێ بۆ ئێمەمانان کە بڵێ چۆن نەتوانین لە فڵان کەس وەرگرینەوە توانین لە تۆش وەرگرینەوە یا بتەوێت لە کەسایەتی بدەن یان هەندێک ڕێی ئێمە بە تایبەتی لەم 3-4 مانگا کە ئێمە ڕەخنەی جددیمان هەبووە لەو ئیتفاقی گۆڕانێتی لە بەشداری حکوومەتە پێمان وابوو ئەو ڕێکەوتانەی کە کردومانە بۆ ئیسلاح نەچۆتە بواری جێبەجێکردنەوە تەنیا قەرارات دراوە ئێمە لەسەر کۆمەڵی بابەتی
گرنگ و استراتیژی کە اتفاقمانە بووە کە گەر جێبەجێکرێ مەسیری ئەم حکومڕانیەی بە ئاراستەیەکی زۆر باشە هەبرد من ڕەخنەم هەبووە و وتومە چ لە کۆبوونەوەکانە وتومە چ لە شوێنی خۆیان وتمە جا ئەگەر ئەمە نیەتێک بێ بۆ ئەوەی من پاشەکشێ لەو مواقفانەی خۆم بکەم بە تایبەتی لەو دزی و تاڵان و گەندەڵی کە لە دۆسیەی نەوتا بن سەرنجی جدیم هەیە لەسەری لە دۆسیی خاڵە سنووریەکانە وتومە ئەتوانم کاک حەکیم بڵێم لە مێژووی پەرلەمانیە و لە مێژووی کاری بە دوواداچوونە هیچ جارێک وەکو ئەم جارە زۆر بەڕوونی بە دوواداچوون کراوە بۆ خاڵە سنووریەکانی ئەوەی کە لەگەڵ سووریا هەمانە چێ معبەروەلی سمێلکە برایم خەلیل حاجی ئۆمەران باشماخ پەروێزکان بە چەند ڕێگا پارە ئەبرێ کێ ئەی با چۆنە هەموویمان بە دەقیقی دیاری کرد یەکەم جارە شتی واکرا بێت باتەحەداوەڵێم یەکەم جارە ئێمە بووی دیاریمان کرد لە برایم خەلیل و حاجی ئۆمەران بە 11 ڕێگا لە داهاتی خاڵە سنووریەکان پارە لە خەڵک وەرەگیریەوە بۆ خەزیێنەی دەوڵەت نییە تەمان ئەمان بۆ باشماخ و پەروێزخانیش کردووە یەکەم جارە ئێمە بووین دیاریمان کرد کە خاڵی سنووری هەیە لەگەڵ ڕۆژ ئاوا هیچ فلتەر و گومرگێکی پێوە نیە و چی ئەڕوات و دێو ئەوانە بەڕوونی کەشفی عەقدی بۆری نەوتمان کرد کە کولفەی بۆریەکە ملیارێ دۆلارە و ساڵانە 600 ملیۆن دۆلار ئەدرێ بە کرێی بۆری و بۆ کۆمپانیا دوو کۆمپانیا ئەبرێ و دابەشەکرێت کە لە هەموو دنیا عەقدی وانە ورد و درشتی گەندەڵەکانی نەوتمان دیاری کرد ئەوە ئێمە بووین دیاریمان کرد کۆمپانیایەکی موبایل 190 میلیارد دیناری زیادەی خەڵکی موبایلی بردووە نایداتەوە و زەختمان کرد یعنی ئیشی گەورە و جدیمان کرد قەرار بووەمانە هەمووی چاکرێ و ئێمە شتی زۆر ورترمان کرد ڕەنگە ئێستا دەرفەت و کاتەکە نەبێ ئێمە چاوەڕێ بوون جوابمان بدرێتەوە بۆ ئەمانە باشە یعنی من پێتەڵێ بە وردی و بە این سەدان دراسەوتی کۆمنتپانێ بەڵام جوابەکەی ئەوە بوو ئێمەمانان تێوەک لێلن لە سیناریوەیەکی ناشرین کە هەموو کەس ئەزانێ ئەخلاقیاتی سیاسی ئێمە ئەخلاقیاتی ڕەفاقەتی ئێمە لەم شتانەوە زۆر دوورە باشە بەس وەکو بڵین کۆبنەوەکانی داهاتووی پەرلەمان بەشداری دەکەن دیارەکەی پەرلەمان دەست بە دانیشتن دەکاتەوە وڵا دایسە پێم وانە دیار بێ کاک حەکیم ئەگەر دانیشتنەکانی پەرلەمان وا بێت من پێم وایە نەکرێ باشترە هەر نەکرێ باشترە ئێمە لەمان جیانزەوە راپۆرتێکی تێروپڕمان نووسیوە لەسەر ئەوەی کە بە چەند ڕێگا نزیکەی 100 ملیۆن دۆلار چ بە ڕێگای قاچاق لە سەرتاسەری کوردستان لەکوێوە قاچاقیە چەوەی بە ناوی ترانزیێتەوە چۆن چ بە ناوی عەفووی گومرگی چ ئەو کۆمپانیانەی کۆمپانیایمانی 10 ملیۆن دۆلارە با لە مۆزعا هەیە شەشە با هەیەش هەموویمان دیاری کرد بە راپۆرتێکی مفەسەڵ بە پێی پێڕە و قانون داوای دانیشتنی پەرلەمانمان کرد بۆ زانیتان داوای 4 وەزیرمان کرد و بێنە قاعەی پەرلەمان دوانیان گۆڕان بوو ئەمە نیەتی ئێمە بوو ئەمە نیەتی ئیسلاحی ئێمە بوو بۆ ئەوەی ئەمانە حەلکەین داوای دانیشتنی پەرلەمانمان کردووە لەسەر خەرجێ زۆرەکانی نەوت ناکرێت داهاتی نەوت 8 میلیارد دۆلار بێ 4.5 بۆ خەرجی بچێ باشە هەموو کەلێنەکانیان داری کرد و گەندەڵیەکان لە خەرجەکانە لەکوێن بەگرتنەوەی ئەمانە چۆن داهاتەکان زیادەکە بۆ موچە و ژیان و گوزەرانی خەڵک ئێمە چاوەڕێ بوون دانیشتنی پەرلەمان لەسەر ئەمە بکرێت ئەگەر لەسەر ئەمە نەکرێت و لەسەر هەندێشتی شکلی بکرێت یعنی بوون و نەبوونی ئەمە وەکو یەکە بەداخەوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەرپرسن یعنی لەمان جیانزەوە بە قانون و بە پێڕە و داوای دانیشتنەکەن بۆ نایکەن بۆ بەرپرسانی حکومت بانگ ناکەن با جواب دەنەوە چیە لە کوردستانە قاچاقیەکە و کەس ناتوانێت بێتە ڕێگەی ئەوە چیە لە کوردستانە بە وەرەقەیەکی ئەیفۆر عەقدێکی پێدراوە بۆی هەموو مانگە 4-5 ملیۆن دۆلار بۆ خۆی بەرێ یەک کۆمپانیا نیە 11 کۆمپانیا باشە 28 ڕێکەوتن و عەقدی وایە کە هەمووی بنەماکەی ناقانونیە و خەڵکی پێکرێ بە ملیۆنێر و ملیاردێر ئێمە بەم نیەتەوە ئیشمان کرد و ئەمە نیەتێکی پیرۆز و ڕێز لێ گیراوە بەڵام یعنی من زۆر بەڕوونی لێرەوەمەوە بیڵێم ئەگەر پێیان وایە بە ناوی بەشداری حکومەت لە گۆڕان و وەرگرتنی چەند پۆستێک و چەند وەزیرێک و دروستکردنی ئەم سیناریوانە بۆ بێدەنگبوونی ئێمەمانان بە دڵنیایەوە لە ئایندا دەنگمان بەرزترە بێت باشە بەس وەکو ئەوەی کە پێشترەوە بۆ حکومەت بۆ کابینەکەش ماوەتان دیاری کردبوو هیچ ڕێکەوتنێک ئەوەی کە لەگەڵەوە کرابوو بۆ چاکسازی بۆ دابشکردنی پۆستەکان تا ئێستا جێبەجێ کراوە چونکە ئێوە پێشتر چەند جارێ وتوانە قسەی جدیتان دەبێت ینی دەمانگە بڵین هیچ کراوە لە بەشداری لە حکومەت کاگالی طبعا ششمان یەکەم گۆڕان دراسی ئەمەی کرد کاک حەکیم ئەوەی جێبەجێ کراوە ئەوەیشی جێبەجێ نەکراوە لە ڕاپۆرتێکی تێروپڕا لایەنی حکومەتەوەی بەین کرد منمێ بەرچاو ڕۆشن کەمەوە ئێمە ئەوەی بۆ پەیوەندی بە بابەتی چاکسازیەوە هەیە لەسەر چی ڕێکەوتین بەشێکی پەیوەندی بە خەرجیەوە هەیە بەشێکی پەیوەندی بە داهاتەوە هەیە بەشێکی پەیوەندی بە ڕێکەوتنەوە لەگەڵ عێراقا هەیە
سێ عەمودە یەکەم بەشی خەرجی ئەمە زۆر بەڕوونی و تومانە کاکە ئەم دەیان هەزار کەسە بە عەمید و عەقید و لیوا و مدیر عام خانشین کراون ئەم هەزار کەسە کراوە بە پێشمەرگەی دێرین و کەمەندامی سەنگەر ئەمانە کراوە بەلبریکاری وەزیر و لیوە هەموویمان دیاری کرد ڕوون کردەوە ئەو ناکرێ هەر هێزێکی حزبی هەبێ و یەکەی ژمێریاری خۆی هەبێت لە 6 شوێن خانە نشینی هەبێت تا دواتر اتفاقمان کرد لە چوارچۆی یاسای چاکسازی ئامە حەلکەین ئەوە بوو یاساکە ڕۆشت بەڵام ئێمە ڕەخنەی جددیمان هەیە تا ئەم ساتە یاساکە زۆر بە خاوی چۆتە بواری جێبەجێکردنەوە ڕاستە ئێمە وتمانە بێت لە دوومان یەکەمە یاساکە دەرچێ بە پێی ڕێکەوتن کەوتە پێنجمان یەکەم لە پێنجمان یەکەمە یاساکە دەرچوو وەکو دە قانون ئەوەی من لێی مەسوولم بەڵام ئەمێنێتەوە تەنفیز کە وەزارەتەکان لێی مەسوولن تا ئەم ساتە خاوە چێتە بواری جێبەجێکردنەوە خۆ دەزانین چەند جارێ حکومەت پێێتەوە یاسای چاکسازی چۆتە بواری جێبەجێکردنەوە ئەبێت دووسێ مانگ جارێ راپۆرتێ باتە پەرلەمان راپۆرتێ بداتێ بمانن بۆ نمونە لە بواری خاننشینە ئەمەم کرد ئەم هەزار ناوم جیا کردەوە لە بواری شەیدانە ئەمەم کرد لێخستنەوەی یەکەی ژمێریاری ئەمەم کرد لە وەرگرتنەوەی قەرز ئەمەم کرد لەمە تا دواتر یاساکە شتێکی باشە لە بواری خەرجیە ئەگەر جێبەجێکرێ ئەگەر جێبەجێکری ئەمە پەیوەندی بەو بابەتەی ڕەخنەکانمان لەوە بخاڵێکی تر کاک حەکیم من دیسان تاکی دەکەمەوە خەڵکەڵێ عەلی زۆر باسی خاڵە سنووریەکانەکە کاکە ئەوەی لە خاڵە سنووریەکان ڕووەدا زۆر خراپترە لەوەی کە لە نەوتان ڕووەدا نەوت لەوانەیە تەنیا دزی بێ تەنیا دزی ئەمە هێنا نیشتی خراپە قاچاقچێتیە دەوڵەمەندکردنی خەڵکێک ئەنی مانگی 100 میلیۆن دلار بەدەم خۆشەواتە هەمومان توانین 100 قوتابخانەی پێ دروستکەی من بەرپرسم لەم قسە زۆر بەڕوونی اتفاقمان کرد کە ئەمانە چاکەین باشە لە 22 سێ بڕیارەکان دەرچوو لەسەر ئەساسی ئەو راپۆرتانەی کە ئێمە ئامادەمان کردبوو و ئەمە بە ئەترافی حکوومەت خۆی و لە قاعی پەرلەمان شاوتیان کە ئێمە ئەم راپۆرتانەمان ئامادە کردووەم قەرارانە دەرچووە کە پێچوونەوە بە هەموو کۆمپانیەکانی خاڵە سنووریەکانە بکرێ هەموو کۆمپانیەکانی خاڵە سنووریەکان 28 کۆمپانیا 28 گرێبەستەیە کە خەڵک بۆ خۆی پارە وەرەگرێ مانگی 3 میلیۆن 2 میلیۆن 4 میلیۆن دلار باشە بە سەرچاو تا ئێستا لیژنەکە دروستکراوە قەرارەکان دەرنەکراوە نزیکەی 2 مانگە لیژنەیەتر دروستکا بۆ ڕێگری لەو قاچاقیانە بە وردی دیاریمان کردووە چی لە باشماخ دیاریمان کردووە جات جیاوازیەکەی ئێمە ئەوەی ڕەنگە ناوین تەنیا قسە لەسەر سنووری یەکێتی بکەین یان ناشرین تەنیا قسە لەسەر سنووری پارتی بکەین قسەمان لەسەر هەردووکیان بووە ڕەنگە لە کوردستانە کەس نەزانێ خاڵی سنووری وەلیت لەکوێیە بەڵام ئێمە دەڕۆشتوین دیاریمان کردووە کاک حەکەم بە ڤیدۆ و ڕسم و بەدواداچوون و کاغەز کە تۆن بە نایاسایی لە ڕێی کۆمەڵی کۆمپانیاوە جۆ دێ گەنم دێ مەڕ دێ نەوتی ڕۆژئاوا دێ مامەڵەی شیش ئاسن جگەرە لۆکە هەموو شتێکمانتیا دیاری کرد بە بەڵگا هەموویمان بەدی کۆمنت کرد دەڕۆژ خەریکی ئەمە بووین خەڵکەڵێ گۆڕان چاوپۆشی لە پارتیەکە ئەوە ئێمە بووین کردومانە کەسی تر نەبووە یعنی ئێمە بووین ئەگەر ئێمە چاوپۆشی لە پارتیکەین بە ڕسمی کتابە ئەمەیکە بۆ باسەکەم مانگە پێش ئێستا بەڕوونی بە راپۆرت خستومانتە بەردەستی حکوومەت و بازرگانی جۆ ڕاگیرە قەرار بوو 120,000 تەن عقد کرابوو لەگەڵ سووریا و ڕۆژاوا لە ڕێگەی کۆمپانیایەکەوە کۆمپانیای ستێریناوە 120,000 تەن جۆ داخل کرێ بەهۆی بەدواداچوونی ئێمەوە ئیشی جددی ئێمە ئەمە ڕاگیرە بەڵام قاچاقەکان تر لەوێ بەردەوامە ئەوەی باشما خێلکە و دوگوچ و قەرار بۆمانە ڕابگیرێن لیژنە دروستکە بە سەرۆکاتی وەزیری ناوخۆ ڕاستە جۆکە ڕاگیرەوە بەڵام شتەکانی تر بەردەوامە ینی ڕاگرتنی جۆکە من بەکارێکی باشی زانم چکار قاچاقی نییە کۆمپانیا بۆ هەر تەنێ 25 دلار وەرگێ بەڵکو جوتیارەکانیش تووشی زەرەرێکی زۆرە بوون قەرار بوو ئەمەش بکرێ ئێمە تێبینیمانی ئەمەش زۆر بە خاویە چێتە پێشەوە خاڵێکی تر پیاچوونەوە بوو بە باج و زەریبە تا ئێستا شەریکاتی نەوت باج نادا فەرموو شەریکاتی ئەنتەرنێت چەندێ باجەدا زۆرترین ڕبحیانەیە شەریکە گەورەکان کە بوون بە مڵتی ملیار لێر لەسەر خاکی کوردستان یەک دنیا عەقدی خراپیان بۆ کرا چی کرا بەشێکی زۆری نەکراوە ینی ئێستا تۆ کارتێکی موبایلە کڕی لێرە ئەین دوو کۆمپانیامانەیەک لە سلێمانیەک لە هەولێر من ێستا لە هەولێرمەوەی ئێرە باشە 10,000 کڕی 12,000 ئەبێ ئەو 2000 زەریبەیە ئەوەی لە ئەوروپا پێوتێت تاکس دایرێکت بیداتە حکومەت هێرێمی کوردستان نەیداوە 190 ملیارە باشە 190 ملیارە ئێ باشە لە بریەوەی لی سێن تۆ پێشتر بۆی کراوەتە قستی 200 مان ئێسەوە ئێمە کتابمان کردو و یادداشتمان کردو قەرارەوە گیرێتەوە کتابەکەش بۆ کراوە هیواداری لە زووتری کاسە ئەمە بکرێت ئەمە جگە لە 800 میلیۆن دلاری قەرزە بازرگانیەکان ینی بوارەکانی دیکە زۆرە جگە لەو هەموو کار کۆمپانیا کاتووە یەکێ لە گومرگ و یەکێ لە مرور و یەکێ لە کۆکردنەوەی تابلۆی بازرگانی و یەکێ لە کۆکردنەوەی ئاو بەداخەوە خەریکە کارە باشی هەتە سەر
بەداخەوە خەریکە کارە باشیە دەسەر حکومەت نزیکەی 700,000 مۆزەفی هەیە ئەی ناتوانێت پارەی ئاو کارەبا و خاشاک و ئەمانە خۆی کۆکاتەوە بیداتە کۆمپانیا بۆی ڕێژەیەکی پارەکە بن بۆ خۆیان تا دواتر قەرار بوو ئەمانە چاکرێ. ئێمە ئیتیفاقمان بۆ ئەمە کردووە. من لە خەڵکی کوردستانە پرسم ئەگەر ئەمە جێبەجێ بکرێت یا جێبەجێ بکرایە ئەمە ڕێکەوتنێکی زۆر گرنگ بوو و دۆخێکی زۆر باش بوو بۆ خەڵکی کوردستان. ئەم نەفەسە ئێمە نەفەسێکی زۆر دڵسۆزانەیە کاک حەکیم ئەوەی من ێستا بە 5 دقە و بە 10 دقات بۆ تۆ باسەکەم دەیان راپۆرت و لێکۆڵینەوە و یاداشتمان لەسەر ئەمە ناردووە بۆ حکوومەت پێمان و تۆ چێ لەکوێ چۆنە فلانە هیچێ چەندی دەسەکەوێت چەندێ هەموویمان کردووە. خۆ ئەگەر تۆ پێت وابێ یا خەڵکی کوردستان پێیان وابێ ئەمە جێبەجێ نابێ ئێوە ماگانیش بێدەنگە بین بۆی خەڵکێ بۆ خۆی لە برایم خەلیل یا لە باشماخ یا لە هەرکوێ هەمومان یە 4-5 ملیۆن دلار وەرگێ ئێمەش لە پەرلەمانە دانیشتنی خەڵک جنێو بە مندا ئێمە ئەمە قبوڵەکەین بەدڵنیایەوە ئەمە قبول کراو نییە و قسەی جددی و توندمانە بێت بە دەنگی بەرز لەسەری ئەگەر جێبەجێ دەبێت. باشە بەسکەی قسەی جددی و تونتان دەبێت ڕەنگە خەڵک بڵێنەوە دەمانگە حکوومەتەکە وەڵام ئەمە قسەی کاک حەکیم ئەمە قسەی جددیە کاک حەکیم ئەمە قسەی جددیە ئیسە بەرامبەری جەنابتەیکەمە بە چەند بەینی پێڵێم چیە و چیان کردووە و بە دڵنیاییشەوە گۆڕانیش قسەیە بێ لەسەر ئەمە و لە ئایندا داوای دانیشتنی پەرلەمانی بۆەکەین و داوای هەڵوەستەیەکەین لە هەموو لایەنەکان فەرموو ئەوە نییە ئیوادار مەگەرم قسانم ناڕاستە منیش بدەنە دادگا باشە ئەگەر بسوەشت کۆمپانیا لە خاڵق سنووریەکان پارەی وەرنەگرت ئەگەر کۆمپانیای موبایلەکە 190 ملیاری ئەم خەڵکەی لا نەبوو ئەگەر پارەی قەرزەکان وەرگیرا بووەوە ئەگەر ئەو هەموو گەندەڵی و قاچاقی لەو خاڵق سنووریانەیە کە ناوم هێنا ئەگەر وانەبوو فەرموو بمدەنە دادگا ئەگەر وای بە قسەم کە باشە بەس کاک عەلی وەکو ڕێی شەخسی خۆت لەگەڵەوەدای بزنەوەی گۆڕان بەم شێوەیە لە حکوومەتدا بمێنێتەوە مادام ئەو چاکسازنی کە بەڕێزت دەڵێ تا ئێستا وەکو پێویست جێبەجێ نەکرابن لەگەڵەوەدای بەم شێوەیە بمێنێت و یاخود بکشێتەوە باشترە. کاک حەکیم من لەگەڵ ئەوام بزوتنەوەی گۆڕان مراجعەی کۆی ئیتیفاقیاتەکانی بکاتەوە. باشە بەس چۆن مراجعەی بکاتەوە ڕەنگە قسەیەکی سیاسیەوەی بەڕێزە دەیکەی بەتاتی نییە کاک حەکیم بۆ نمونە تۆ ڕۆی لەگەڵ پارتیا دانیشیم یا من ئەڵێم کۆی ڕێکەوتنەکان یەکێتی شەگرێتەوە ئەڵێ من و تۆ لەسەر ئەساسی ئەم چاکسازیانە ڕێکەوتین قەرار بۆم خاڵق سنووریانە چاکەی وانە باشەڵێ بەڵێەوە ئەی بۆ نایکەی باشە قەرار بوو ئەمەی نەوت خۆ ناکرێ عنی لە 8 ملیار 4.5 قەرار بوو بە هەموو عقوداتی مەصارفی نەو تا بچێتەوە عقوداتی مەصارفی نەو چییە قەرار بوو پێ بچیتەوە کاکەکیم کۆمەڵە کۆمپانیا هەن لە باشماخ لین عفو لە هەموو حقوق لە نەوتەکان بە ناوی کۆمپانیای سکیوریتی مەسوولەکانەوە لەبری ئەوەی هێزی ئەمنی دەوڵەت کە هێزێکی ئەمنی زۆربانەیە و لە ساچ لۆشتی مونچەی فەرمانبەران بۆ هێزەکانی ئەمنی و پێشمەرگە و ناوخۆیە ماگانە چەندین ملیۆن دلار دێ بەم بەسوولانە بە ناوی حەقلەکانی نەوتە پارێزن پارەیەکی زۆر خەرجەکرێ بە ناوی خەدەماتی شەریکاتی نەوت کە پێوتێ کۆست ڕیکەڤەری واتە و پارەی کە سەرفەکەن شەریکاتی نەوت لە داهاتی نەوتێک گەڕنەوە ئەڕوا خراپترین عەقد لە عالەمە عەقدی بۆری کوردستانە کراوە معقولە لە ساڵێکە 650 ملیۆن دلار کرێی بۆری بێ بۆ 470,000 بەرمیل نەوت زۆر زۆرە بە دوو هێندە ئەتوانێت بۆری بۆ خۆی دروستکە بەڵێ یعنی تۆ بە 2 مانگ پارەکەی خۆت دەرەکەی زیاتریش هەموو ساڵێک 600 ملیۆن دلاریش کۆمپانیایك کە کۆمپانیای کار و ڕووسنەفتە طبعاً بیخاتە باخەڵی طبعاً ئەوەی عەقدەکەی ڕووسنەفت ڕاستە لە سا 60 پێفرۆشا بە ملیارێک و 800 ملیۆن و دۆسەی 250 ملیۆن دلار شیرینی و گەندەڵی تێوەگلان و ئەوەی کە باسکرا ڕووسنەفت داوێتێ ڕاوێژکارێکی دارایی لە کاتێکە ڕاوێژکار نەبوو سەفقەیەکی گەندەڵی بوو کە کرا و بەرپرسانی باڵای نەوتیشی تێوەگلا بووتەیە یعنی قەرار بوو بەمانە هەمووی بچێتەوە خۆ ئەمە ئێستا ئەمانەی من بۆ تۆی باسەکەم گۆڕان کامە لەمانە خواستی حزبین بۆ ئێمە یعنی نەمان و تۆ یەکێتی و پارتی دە شەریکەی سکیوریتیانێ و پارەی نەوتوەرەگرن ئێمەش چوارمان دوانمان با هەبێت نەمان و تۆ ئێوە ئەوە بەر لە خاڵە سنووریەکان با ئێمە ئەڵێ بێ هەمووی نەمێنێ ئەمە من پێم وایە ئەمە ئیرادە و نیەتێکی پیرۆزەوە گوێ لێگرتنی بۆ ئایندەی هەرێمی کوردستان باشە و ئەگەر گوێشی لێ نەگیرێ بە دڵنیاییەوە گۆڕان لە حکومەت بێ لە حکومەت نەبێ ئێمەمانان لە پەرلەمان بین یا لە پەرلەمان نەبین
ئەم دۆخە توانای بەردەوامبوونی نییە و کەس قبوڵی ناکە خەڵکێکە بێت نان نەبێ بیخوا خەڵکێک شەبێ ئەیفۆر بفرۆشێ لە خاڵستنوویەکان مانگی 5 ملیۆن دلار وەرگیرێ خەڵکێک شەبێ بە عەقدێکی خراپی بۆرینە و ساڵانە 600 ملیۆن دلار با بە 600 ملیۆن دلار زۆرە یعنی ئەمە ڕقمێکی ئاسانەکە ئێمە ئێڵێن 600 ملیۆن دلار هەر ملیۆنی دلار 100 دەفتەرە 600 ملیۆن دلار 6,000 دەفتەر دلار کرێی بۆ هی وەرگیرێ تقریبا نزیکە بێتەوە لە مانگە ناکان نزیکە بێتەوە لە مای ئەمانە ڕقمی خەیاڵی نیەمەیڵێن بەداخەوە من دایمە شتێ باسێکم ئەڵێم ئەوەنە ملیۆن دلارمان باس کردووە خەریکە ملیۆن لای خەڵکە بێ بە شتێکی ئاسایی لە کاتێکا سی فلیمکەی دوو باندی گەورەی مافیا کۆپتەر هەڵە فرێنن بۆ یەک کۆپتەر هەڵەسێ بۆ جانتایە پارە کە جانتایە پارە 80 دەفتەرەگرێت یعنی ملیۆنی دلاریش ناگرێت بەڵام ئێمە باسی ملیۆنە دلارمان کردووە خەریکە ملیۆن دلار لای خەڵک تەبیعیە بێتەوە بەڵام چۆن لەمە ئەزانین چۆنە کاکەکی مافیا ئەڵێ مافیاییە دزە و ئەیبا تاوا ئەمە دزیە و مافیا ناقانونی ئەم بە قانونی ئەیبا بە قانونی گرێبەستێکی بۆ کراوە لە خاڵە سنووریەکان بۆ ئەوەی پارە لە خەڵک وەرگێ بەبێەوەی هیچکە یعنی ئەگەر کاتی نییە ئێستا باسی لە فرسەتێکا باس یەکەم کە بە چ مەهزەلەیە خەڵک پارە لە خاڵە سنووریەکان باوەڕ کە خەڵکەیە پێوتێ تعقیم پمپێکی داناوە هەر سارەیە دێ پمپێکی لێدا $15,000 بێنە $10 بێنە باشە تۆ 5,000 سیارە وەرەقەیەکەیە پێ و تێ تەسریحاتی گومرگی هیچ نییە ئەی فۆڕە پێشتر حکومەت دروستیە کرد لێرە درا بە کۆمپانیایەک ناوی کۆریدۆرە لەو لاش درا بە کۆمپانیایەک ناوی ڕۆژانە لە سنووری یەکێتی ئێستا بە 15,000 کەن هیچ نییە ئەی فۆڕێکە جامن بە بەرپرسانی حکومەت و بابێەوە بە 15,000 داوتانە خەڵکی بە 1,000 دیناریکە بەس بۆ کۆمپانیەکانی خۆیان یعنی دەیان شتی بێمەعنای وایتیایە دەیان شتی بێمەعنای وایتیە قەرار بۆمانە هەمووی چاکرێ من چاوەڕێی نەتیجەم یعنی بێئومێدیش نیم لەگەڵ وەزیر دارایە قسەم کردووە ئەو وعدی داوە بە هەموو ئەو گرێبەست و کۆمپانیانە بچێتەوە بەڵام گرنگە ئەمنیەتە لە بری شکاندنی تایید کرێ و جەبهە دروست کرێ جا ئەوەی لە حکومەتە باوەڕی بە ئیسلاحەیە ئەوەی لە شەقامە ئێمە وردەکاریەکانمان دیاری کردووە خەڵکەیە ئەڵێ کاکە تااقەتی قسەمان نییە لەوەتەی هەیە قسێکرێ کاکە خۆ قسە نییە مەسەن بۆ نمونە سەرۆکی حکومەت نەوتووە چاکسازیەکەی من راپۆرتێکی مفەسەڵم بە دەقیقی و داتا و ئامار ئەمانەی کە بەو باسەکەم قستۆتە بەردەسی وتووە فەرمووەگەری ئیسلاحەکەی ئالەمانەوە دەست پێ بکە ئەمە پێوتێ قسەی دەقیق و حسابی کاکین یەکێتی و پارتیش یا ئەو بەرپرسانەی کە گەندەڵیەکەن باوەڕ کە پێ ئەڵکە ئەڵەی دوو حزبی گەندەڵ و بڕێ مافیا دەستیان بەساگرت و ئەم قسە ئامانە لایەن زۆر ئاساییە بەڵام کە کاتێک کۆمپانیەکە دیاریەکەی خاڵە سنووریەکە دیاریەکەی عەقدی نەوتەکە دیاریەکەی کۆمپانیا سکیوریتیەکە دیاریەکەی کۆمپانیەکە دیاریەکەی کە سەری بەنادا ئەو کاتە ئازاریان پێگاوە ئەو کاتەش سەرێشە بۆ ئێمەمانان دروسە بێ ئەگەر نا زۆر ئاساییە دوو دقەی پەرلەمان ئەسمە ژوورەڵەوەم دانیشتەی پەرلەمان چییە قرار بوو گفت و گۆ لەسەر موچە و دارایی و پارەی نەوت برێ و خەنان نییە بیخوا ئەمە زۆر ئاساییە لایەن حەزێکە هەموو ڕۆژێ وا بڵێ هەموو ڕۆژە هیچ پێی تێک ناچن چی ئاسایی نییە لایەن برینەکە دیاریکەی زۆر بە وردی دیاریکەی وە ئیشی جدی لەسەرکە ئالێرە کێشە بۆ هەم بۆ خۆت دروستە بێ هەم بۆ دۆخەکە دروست ئێوە برینەکانتان کولاندونەتەوە بە کورتیڤێ دوای دیگەڕێم وڵات بە دڵنیاییەوە کاک حەکیم من پێتەڵێم تۆ خۆ ڕۆژنامە نووسێکی ئەکتیڤی لەوانێت تا ئێستا معبەر وەلید نەبیست بێت چ جای خەڵکی تر من ئەڵەم 10 ڕۆژ ڕۆشتوین بە ڤیدۆ بە ڕسم بە بەڵگە دیاریمان کردووە چ جۆرە قاچاقی و شتێکی نایاساییەکە لێرە خۆی قەزیەی باشماخ و هێلکە و دوو ئێمە گروژانمان قەزیەی بۆری نەوت و ئەم هەموو پارەی لێبرێ ئێمەش گروژانمان قەزیەی کۆمپانیای سکیوریتی مەسوولەکان کاکە مەسوولێ لە هەر حەقلێکی نەوتی مانگی $2 ملیۆن خاتە باخەڵی ئێستا ئەگەر لێ تێکچێ بە من ێزانێ ئێمە ئەعلانی دوژمنداریە لەگەڵ کاکە کۆمپانیا هاتووەڵێ من مانگی $3 ملیۆن دەسەکەوێت لەو خاڵە سنووریانە تۆ ئەتەوێت لێم تێکدەی لێت قبوڵ ناکەم ئەوان بەمە تێکەچن من خەریکی ئەمەم ئەگەر نا بەخوا حەزەکەی هەموو شەوێت 200 جار بێ ناوی کەس مێنە بێرە سەر شاشە بڵێ ئەمانە دڵ دز و گەندەڵ و مافیان و هیچ شێک چاک ناکەوە وڵاتە وێرانە بێت ئەمە فێڵکردنە لە چاوی خەڵک ئێمەمانان نە ئیمانمان نە ئەخلاقمان ڕێگەمان پێ نادا خۆمان بکەینە پاڵەوان و فێڵ لە چاوی خەڵکەین ئەمانەوێت ئەسلی کێشەکە دیاریکە باشە سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕین وڵاتان بەڵام بینەرانی بڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام
چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنا. سۆزی دایک بەهێزمان دەکات. دوای پێکەنین و گریان شیری ئەبتلۆن ئارامبەخشە. بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت، شیری ئەبتلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەبتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە وەزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەبتلۆنی هۆڵندی. شیری ئەبتلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەبتیلۆن باشترین شیری سەردەم. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سەڵاتان لەوێت بینەرانی بەڕێز. کاگعلی سەبارەت بە مەسلەی خاڵە سنووریەکان دوێنێ پەرلەمانتارێک میوانی ئێمە وەکتی لە 1970 داهاتی ئیبراهیم خەلیل نایەتەوە وەزارەتی دارایی و لەسەر دەواازەکانی تریش لە سڵات چەندی داهاتی خاڵە سنووریەکان ناگرێتەوە وەزارەتی دارایی؟ کاک حەکیمجان، من پێم وتی تێکڕان نزیکەی 100 ملیۆن دۆلار، یعنی من یەک کێشەم هەیە. یەکێتیەکان هەر باسی سنووری پارتیەکەن، پارتەکانیش هەر باسی سنووری یەکێتیەکەن، بەخوا هەردووچیانوان هەردووچیانوان بەقول. من پێڵێم بە 4 ڕێگا پارێک عەرزەکەم، بە 4 ڕێگا گەندەڵی لە خاڵە سنووریەکان دەکرێت. بەشێکی ئەوەیە کۆمەڵە کۆمپانیان، مەسەن بۆ نمونە کۆمپانیا هەیە لە ئیبراهیم خەلیل بەس بە ناوی ئەوەی ئەم کاڵا چێکە کاتەوە بزانە مطابقی شادەی منشە ئەباری وایە 700 دلار هزار مانگوێش 5-6 ملیۆن دلار وەرەگرێ بەس خۆی. یەک کۆمپانیاشەیە لە باشماخ بۆ نمونە بە ناوی سۆنەر و بە ناوی قەپان و بە ناوی
پشکنین و بە ناوی ڕێزکردنی سەرەی سیارە و بە ناوی وصولی خەبەر وصول و بەدایان ناویتر بە ناوی فیشقەیەکی لێدا تعقیمیەکە و دایانی تر پارە لە خەڵک وەرگیرێ واتە کۆمپانیەکان مانگانێت توان بڵێ نزیکەی 50 میلیۆن دلار کۆکەنەوە باشە ئەمە بەشێکی دام و خاڵە سنووریەکانن بەشێکی تری ئەوەیە کە بە عەرزم کردی بە قاچاخێت واتە بە هیچ پرۆسەیەکی گومرگیە تێ ناپەڕێت نە پشکنین نە فەحس نە نەقڵ نین بۆ نمونە ئەوەی کە لە خەتی ئاسایش لە باشماخەکرێت یا ئەوەی کە لەگەڵ ڕۆژ ئاواکرێت ئەمە بە هیچ شتێکا تێ ناپەڕێت باشە ئەتوانم بڵێم بەشێکی هەرە زۆر ماڵ هەبووە من کە بڵێم 10,000 تۆ بڵێ زیاتر بەشێکی زۆر زۆری کاڵای کوردستان داخڵە عەفوی گومرگی کراواتە گومرگی نەکرا بۆ نمونە تۆ پرۆژەیەکی وەبەرێنان یا شتێکت هەیە 5,000 تەن شیشت بووە کرێ کە لە دەرەوە بیێنی گومرگ نەکەی بەم 5,050 داخڵەکەی یان نەخێر هەر 50,000ەکەت بۆ کراوە دێی بۆ پرۆژەکەت نییە لە بازاڕای فرۆشیتەوە تەنی شیش پێم وایە 100 دلارە 100 دلار باشە گومرگی هەیە تۆ ئەم گومرگەیەک لە نایدە هەر نایدە هیچ نادەی بەنای عەفوی گومرگی عەفو کراوی دەی لە بازاڕای فرۆشیتەوە ئەم وەرەقەبای 5 میلیۆن دلارەکە یاکەی فۆڕە 5 میلیۆن دلارەکە یان نەخێر ئەڵێ ئەڕۆی کاڵایە کەری لە ئێران ویا لە تورکیا ئەڵەی ترانزیێتە ئەیبەن بۆ سووریا باشە ئەوراق قشتت بۆ کرێ یەک لەسەر 5 گومرگەکەی واتە گەر 100 دلار بێ گومرگەکە بیسێدەی نایبێتە سووریا لە ناوخوا ساخێکەیتەوە واتە ئەوەی کە پێی ئەڵێ قاچاخی لەسەر جەم خاڵە سنووریەکان ئەم 4-5 ڕێگایە تۆڕێکی ئاڵۆز و فراوانە ئێمە هەموو ئەمانەمان بۆ خاڵێکی سنووری دیاری کردووە لەکوێ ڕووەدا باشە لەکوێ چی ڕووەدا کام کۆمپانیایگای کێیکە ئەمە بەڵگەکەی ئەمە لە راپۆرتێکی مفەسەلە پاکمان کردو ینی بەرپرسانی حکومەت خۆی وتیان ئەوەی ئێوە بۆتان کردین ئێمە خۆمان بە 4 مانگ نەمانتوانی بیکەین باشە ئێدەیسە کاتی ئەوە نییە قەرارەکەی پێ دەرکێ کاتی ئەوە نیە جێبەجێ ئەگەر نا بەخوا ئەوە نییە بڵێ لە خاڵێکی سنووری شامی شەریفە و لە خاڵێکی سنووری تر قاچاخیە ئەم بەزمە ئەم 4 ڕێگا لە هەموو خاڵە سنووریەکانەوە باشە بەس دەکرێت پێمان بڵێ مەسەرەن ئەوەی کە لە باشماخ هێلکەی قاچاق دەهێنێت هیکان بەرپرسەوە ئەوەی کە لە عەمبەروەلیت کە بەڕێزت وتت جۆی ئیتفاقی هێنانی جۆی کردبوو لە بۆ هەرێمی کوردستانی کام بەرپرسە بەڵێ کاک حەکیم خۆی مشکیلەکە ئەوەیە یعنی بەرپرسەکە لە پێشی سیارەکەەوە دانەنیشتووە بەڵێ خۆ بەرپرس لە پێش سیارەوە دانەنیشێتەوە بڵێ هی فلانە و ڕسمی بگری و ئێسە بۆ نمونە بڵێ من هی فلان کاکە ئەڵێ وەرە بیسەلمێنە خۆ ناسەلمێ ینی بە کێ سەلمێ بەڵام ئەوە کێیە لە سنووری باشماخ هێزی ئەمنی و ئاسایشی هەیە ئەتوانێت حیمایەکە و بێنێ چێە باش بەخوا مەکتەب سیاسیش ناتوانێت ئەبێ ڕەسەکان بن ئەبێ ڕەسەکان بن کەسی یەکەم و دووەمەکان بن ئەوە چێە لە سنووری سمێلکا و فیشخابور و فیشخابور سمێلکایەکن طبعاً معبەر وەلید و ئەوانە کۆمپانیەکانی بەبێ ئەمری ئەو خەڵک نەتوانێت بازرگانی هاتو چۆ بکە و کاڵا بێنێ و بیبە بەخوا مەکتەب سیاسیات بۆی نییە قسە لەم مەوسوعانە بکە بەڵام ئێستا من بڵێم فلان کەسە ئەڕوا لە محکەمە ئاڵێ بیسەلمێنە منم خۆ بە چی سەلمێنی ئەنی وەرەقەی نییە بیسەلمێنێ خۆشی ناچێت پارەکە وەرگێ باش دووسێ کەسی دەڵاڵی ڕێخستووە لە شوێنێ پارەکان وەرەگرن ئەیەنن هێزی ئەمنی ئەیە ئەوە کێیە ئەتوانێت بە هەموو بازگەکانی ئاسایی شاتیە پڕێ و کاڵای قاچاق بێنێ و وەرەقەی گومرگی پێنەبێ و کە قسەنەکە چێە یعنی ڕوونە کاک حەکیم ئەمانە باوەڕکە ئەمە لە ترسانیە ئێمەمانان لە خوای گەورە نەبێ عنی بەندە ئەوە نییە ئینسان لێی بترسێ بەڵام من مستەمسەکێکم پێ نەبێ سبەینێ لە دادگاڵێ بیسەلمێنە منیش کە نەتوانم بیسەلمێم خەڵکە لە عەلی درۆی کرد ئەگەر ڕاستی کرد بۆ نەتوانی بیسەلمێنێ بۆیە من نامەوێ بکەومە ناو ئەو کێشەوە باشە بەس سەبارەت بە داهاتینەوت کە خۆشت کارت لەسەر بوو کە دەڵی لە 8 ملیار و 500 میلیۆن دلار 3 ملیار و 500 میلیۆن دلاری دراوە بە موچە بڵین تقریبا 5 میلیاری نهاتوتە وەزارەتی دارایی یعنی هیچ داواکاری گشتی لەسەر ئاگادار کردو یاخود پێشتر بەڕێز لە بانکی کوردستان وتت 2 میلیارد دلار پاری پرۆژەکانی 2012 و 13 لەو بانکە خەرج نەکراوە ئەی چی لە ئادێستە بۆ موچە بەکارنایە یاخود بڵین ئەو 250 میلیۆن دلاری درا و بەڕاوێژکارێکی نەناسراو یاخود 1 میلیارد دلارەکەی لوبنان کە وەزیرێکی لوبنانی دەڵی هەرێمە و لە لوبنانە بەڵێ کاک حەکیم من طبعا هیچ هەموویم داوا بە داواکاری گشتی و نردوم بۆ وەزیر و ئەنجومەنی وەزیران ئەوان هەمووی بەڕاپۆرت و ئەوە بۆ ئەوەی نەوت من چیم کردووە
یا ئێمە چیمان کردووە لەگەڵ هاوڕێکانمان. باش هەموو ئەو پارانەی لە ساڵی 2005ەوە هاتوون چه ئەوەی لە شیرینی گرێبەستەکانی نەوت وەرگیراوە، چه ئەوەی لە فرۆشتنی نەوتی خاوە دەساتوە یا منتوجاتی نەوتوی وەدەساتووە بە پێی بەڵگەنامەی سامانە سروشتیەکان تا 2013 تقریبا 9 ملیار و 400 ملیۆن دۆلارە. وترا لەم پارەیە 2 ملیار دۆلاری خراپ بە پرۆژە. من چوم نزیکەی هەموو دیکۆمنتەکانم کۆ کردوەوە کە نزیکەی 100 پرۆژەیە، بۆ نمونە 40 ملیۆن دلار بۆ شنگال، 80 ملیۆن دلار بۆ فڕۆکەخانەی دهۆک، 15 ملیۆن دلار بۆ زانکۆی سلێمانی، 130 ملیۆن بۆ ئاوی چەمچەماڵ، چەند ملیۆن بۆ گەرمی، هەمووی زۆرە. بە شارعەکان زۆر 150 ملیۆن دلار بۆ وەزارەتی کشتوکاڵ کە ئەم پرۆژانە جێبەجێ نەکراون. پارەکە لە ژمارە حسابی 702 بانکی کوردستانە بووە بە ناوی وەزارەتی سامانە سروشتەکان. من دیکۆمنتی هەموو پرۆژەکان راپۆرتەکە نردووەم بۆ وەزیری دارایی. وەزیری دارایی کتابی کردووە بۆ ئەنجومەنی وەزیران، داوای کردووە تحقیقات لە هەموو ژمێرەکانی نەوتا بکرێت. پێشتر بەشێکی لە بانکی HSBC بوو، ئەوەی لە بانکی کوردستانی هەر بانکێکی تر بێت. قسم لەگەڵا کردەوە کە ئەنجومەنی وەزیرانیش ئەو گینیان کردووە لە ئەنجومەنی نەوتیاری ئەمی نەوت و غاز کە لیژنەیەکەم لە چاودێری دارایی کە ئەمان ناوێکی باشە، پێشتر چاودێری دارایی بۆی نەبووە وردبینی لە ژمێرەی نەوتکات. چاودێری دارایی وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران بێن لێکۆڵینەوە لە کۆی ئەو پارانەی نەوتکەن، ئینپوت و ئاوتپوت، واتە ئەو پارانەی چۆتە بانکی کوردستان و ئەو پارانەی هاتوۆتە دەرەوە لەوێ بۆچی خەرجکرا و چۆن هیوادای نەتیجێ هەبێ. ینی من کاک حەکیم ئەمەم لەسەر شانەوەکو ئەرکی خۆم یاوە لەگەڵ هاوڕێکانمە ئەمە ئەرکی ئێمێ کە ورد و درشتی ئەمانەمان بە دیکۆمنت دیاری کردووە. هیچ کەسێ ناتوانێت بڵێ پارە بۆم پرۆژە تەرخان نەکراوە چونکە تاریخی تیا ڕقم حسابی تیا هەمووی تیا داواکاری کرد ئەمێنێتەوە ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز. اینە من راپۆرتەکەم نردووە بۆ داواکاری گشتیش ئەوەی کە پەیوەندی بە 250 ملیۆن دلارەکەوەیە طبعاً بۆ معلومات وەرناگیرێتەوە. چۆن وەرناگیرێتەوە؟ ئەمە نهاتووە بڵێ بەڕەشوە وەرم گرتووە. طبعاً ئەم شەریکاتانش هەمووی تێوەگلاون لەما زەمینە سازی کردووە بۆ ڕووسنەفت. طبعاً ئەمە کەسێک بووە لە بینی سامانە سروشتەکان و ڕووسنەفتا بووە بۆ ئەم عەقدە بکرێت زەرەرەدا لە حکوومەتی هەرێمی کوردستان لە نەتیجا ڕووسنەفت قازانجەکە. ڕووسنەفت وەکو ڕاوێژکاری دارایی پێیداوە بۆ ئەوەی بێ قەنەعەت گویا بە حکوومەتی هەرێم کە ئەمەی بەنێ. ئێستا تو ئەڵێ ئەیگریت مەسەن شکاتی لەکەی ئەڵێ شکات لێکەی ئەڵێ 250 ملیۆن دلار. طبعاً بایت 250 ملیۆن دلاری و عەقدە زەرەریدا لە هەرێمی کوردستان. باشە طبعاً ئەگەر دادگایەکی عادیلانە هەبێ ئەوانەی ئەمەیان کردووە تۆ بۆری نەوتی خۆتت هەبێت باشە بڕۆی بە 1.8 ملیار دلار بیفرۆشتە ڕووسنەفت بۆ ئەوەی دوای خۆت کرێکی بی هەموو ساڵە 600 ملیۆن دلار بی. ئەگەر دادگایەکی ئەمانە وڵاتیان وێران کرد ئەمە کارەساتە. بۆ ئەمە ئەم عەقدە زۆر باشە مغریەی کردووە بۆ ڕووسنەفت. ڕووسنەفت 250 ملیۆن دلاری پێداوە بە ناوی ڕاوێژکاری دارایی، واتە ئیستیشارەی کردووە وەکۆی هیچ ڕاوێژکارێکی دارایی نییە لە عالەمە مانگی 100 ساڵ لە عەقدەکەات 20 ملیۆن دلاری شۆریکرێ. باشە 250 ملیۆن ئەیدەیتە محکەمە ڕووسنەفت دەڵێ من خۆم پارەم پێداوە استیشاراتی پێداوم، بەڵام لە ئەسڵا چییە؟ ئیستیشارات نییە، لە ئەسڵا ئەوەیە بۆ ئەوەی هەرێم تووشی داڕوخان کە ڕووسنەفت قازانجکە لە بەرامبەر ئەمانش 250 ملیۆن دلاریان دەستکەوێت. ئەسڵەکە ئەمەیە، بەڵام فەرموو لە دادگا چی لەمەیەکەی خۆر ئەمە نیە بۆ ئەو نەوتی هەرێمی هەمووی لە ڕێی مورتەزا لاخانی پاکستانیوە فرۆشە بە پارەی پێشوەخت بە ناقص 9 باشە زەرەرێکی گەورەیدا ئەم مورتەزا قازانجێکی زۆری کرد و کۆمپانیاکان و تا ئێستا نزیکەی 3 ملیار و شتێ دلار قەرزەکەی لەسەر ماوە. خۆ ئەمەش کارەساتی ترە. ئەی تۆ ئەمە مورتەزا قازانجێکی زۆری ئێڵە بە ناوی ڕاوێژکاری داراییەوە کردووە. خۆدا ڕەشوم دا بەرتیلم داوە پێی. باش کاتمان کەمەوە گەر بە کوردی وەڵامی سەرپرسیارێکی ترم دێ سوپاس دەکەم سەبار بۆی کە پێشتر لە بەرنامەکانی ئەمە بەرز دەوت داتی نەوت دەچێتە بانکی کوردستانی نێودەوڵەتی کە بانکێکی ئەهلیە بڵین پێشتر باز لە قازانجی 30 ملیۆن دلار لە گۆڕینەوەی دراو دەکات. ئێستا ئەم قازانجە لەو بانکەیە بۆ کێیە؟ حکوومەت خۆی بانکی نییە؟ قوربان لە ئێستا نانە لە بانکی کوردستانیە لە ئارتی بانکە تقریبا ساڵێک و 4 مانگە چوەتە ئارتی بانک ئەگەر هەڵە نەبم. حکوومەت هەرێم بە سەوبی سەیداتێ، حکوومەت هەرێم بە سەوبی سەیداتێ ئەو لە بازاڕا 123 122 124 ڕۆژانە ینی خۆت زانی سعری دۆلار سابت نییە. ئەمە بۆ چییە؟ بۆ پارانەی نەوتە کە ئەگەڕێتەوە جاران 295 ملیۆن دلار و
ئێستا پێچێک کەمی کرد بێت باڵ واتە لە هەر ملیۆنە دۆلارێ بەلای کەمەوە لە ساد و خێرەکە لە 100 ملیۆن دۆلار کەواتە ئێستا ئەگەر 122 بێت 2 ملیۆنەکە لە 200 ملیۆن دۆلار چوارەکە بەڵام سەردەمێ بە 180 ئەدرا و لە بازارە 130 بوو خۆمانەزین سەردەمێ حلێکمان خستوتە بەری لە بری بانکی کوردستان باڵێ چۆن ناتوانێت تۆ 200 ملیۆن دۆلاری هەیە بۆ نمونەتەوە بیفرۆشی خۆتە توانی لە 4 بانک 3 بانک لە هەر 4 پارێزگاکەی کوردستان مزایدە ئەعلانکەی یا هەرچەنە فرۆشتنی پارە سعری صرف و تعدیل سعری ئەکی بانکی ناوەندی عێراقیە بڵێ کاکەوە پارەم هەیە با بازرگانەکان بێن بانکەکان بێن کێ بۆ احتیکارکرێ بۆ تەنیا یەک بانک باشە سەبارەت بە موچە و دواکەوتنی و ئەمەمان گەیاندووە بۆ وەزیری دارایی و توێتی من ئیشی لەسەر دەکەم باشە سەبارەت بە موچە ئێستا مەسەرەن نزیکە لە دوو مانکەندێک موچە خۆر بڵێ موچیان پێ نەدراوە هیچ چارەسەرێکی یاخود ڕێکەوتین لەگەڵ عێراقیش سوپاس دەکەم بەگەر بە کورتی بێ کاکین ئێمە زۆر بەڕوونی وتومانە هەر لە سەرتایی مفاوەزاتەکان من خۆم ئەندامیدا تاکە ڕێگا بۆ دەربازبوون لە هەریەم تووشی قەیرانێکی گەورە نەبێ بەغایە ناوەندی چارەسەرەکانی ئێمە بەغان نە ئەنقەرەیە نە تارانە ئەو نێتەی کە ئێسا ئەڵێ ئامادەم هەموو نەوتڕادەستی بەغاکەم بەوەی کە استحقاقی خەڵکی کوردستان و موچە و شەریکات و ئەوانە بەکارێکی باش ێزانین ئەگەر لە سەرەتاوە ئەم ئابووری سەربەخۆ و بەزمەیاندا نەهێنایە ئێستا نە قەرزارە بووین نا ئەوەی کە موظف ئێستا تەنیا دوو موچە نییە نەدرابێ موظف 34 پاشەکەوتی لای حکومەتە دەمان تقریبا بە تێکراوە خەریکە بێتە دەمان معاش دواکەوتووە خانەنشینی نزیکەی 12 مانگ دواکەوتووە تووشی هەموو ئەمانش نێرە بووین پارەی بانکەکانیان دەستکاری نەیە کرد من پێم وایە و خەریکە ئەگەمە یەقین ئەمە بۆ کۆمەڵە سەفقاتی گەندەڵی بوون نەڕەبتی بە ئابووری سەربەخۆ نە هیچ کۆمەڵە شەخص لێی سوودمەند بوون لە ئەنجامی فرۆشتنی نەوت بە شێوەی سەربەخۆ و وەرگرتنی پارە لە کۆمپانیەکان بە پارەی پێشوەخت و هەریەمی کوردستانیش باجەکەیێتە باشە دوا پرسیارم پێشتر هەر لەم بەرنامەی خۆم قەرارە لەسەر ئەساسی کۆمەڵی ڕقەمی خەڵەت درا بەڵێ پێشتر لەم بەرنامەی قەراری ئابووری سەربەخۆ منەمەوێ قسە بۆ مێژوو بکەم بەڵێ فەرم منەمەوێ قسە بۆ مێژوو بکەم ئەمەی کە ئەیڵێم هەم بە بەڵگەی کاغەز لامە هەم لەوانەیە 10 شاهیدیشم هەبێت من لە پەرلەمان بووم ساڵی 2014 حکومەت تەشکیل نەبوو بوو سەرۆکی حکومەت جێگرەکەی ئاشتێورامی هاتن بۆ پەرلەمان مناقەشەی ئەمەمان کرد طبعا پێش و پێشتر قسە و ڕاوێژ و شتیان کردبێ کوراسە و کۆمەڵە دیکۆمنتیان حازر کرده بوو وتیان نەوت خۆمانەی فرۆشین من ترسام ئەمە چۆن ڕووەدا چییە وتیان بەغا چەندێکمان بۆ نێرێ وتم ساڵی تقریبا 10 میلیارد دلار تا 11 ئاشتێورامی بەیاناتەکانی دەیگوتی من 30 میلیارد دلارم دەسەکەوێ ئاستی بەرهەمی نەوتی کوردستان بەبێ کەرکووکە گەیەنمە 1 میلیۆن بەرمیل لە 2017 کە ئێستا 2018 عفو 2020 نەگەشتە 500,000 بەرمیلیش 470,000 بەرمیلە و داتا و ڕقەمەکانیان لە 90 غەڵەت دەرچوو 30 میلیارد دلار نەبوو هەر ساڵە تقریبا 3 میلیارد دلار ئەو پەڕیسێ و نیویان هێنەوە بە پاریشەوە دایانتە حکوومەت و دەوڵەت بۆیە ئەمە لە نەتیجەی غەڵەی ڕقەم کۆمەڵە سەفقەی ژێربەژێر تیمێکی گوماناوی نەوتی کوردستانیان بە پارەی پێشوەخت فرۆش پارەیەکی زۆریان وەرگرت هەریەمیان تووشی ئەم قەیرانەی ئێستا کرد باشە بەس لەسەر موچە ڕۆڵی وەزارەتی دارایی هیچ کەم تەرخەمی تێرە لە باشکردنی موچە بە کورتی بێ سوپاس دەکەم کاتمان نەما بە دڵنیاییەوە کاک حەکیم وەزارەتی دارایی لای وەزیری دارایی لای بسووتنەوەی گۆڕانە و بەرپرسە بەڵام تاوانبار نییە ینی سە خەڵکەڵ یەکێتی و پارتی و گۆڕان وەکو یەک تاوانبارن من هەمووەم حکایەتانەی لەم ناکردم کە وەکاری ئەم قەیرانن لە نەوتی سەربەخۆ و لەوەی خاڵە سنووریەکان و لە دۆسەی نەوتوانە ئێمە کامەی ئێمە کردومانە لەوەی کە هەر لە 2013 بەس بۆ دژایەتی گۆڕان 25,000 کەسیان بە ناقانونی تەقاعود کرد بە پلەی سەرباسی لەوە هەموو ئەوانی تر بەڵام بە دڵنیاییەوە کە تۆ بەشداری حکوومەتی کردووە بەرپرسیارەتی لەسەنە بەڵام تاوانباری نییە ئەمە تاوانە وەک چۆن تاوانە بڵێ کۆمەڵ و یەکگرتو بەرپرسن لەوەی لە کابینەی پێشووترا پاشەکەوت هات و چێوەڵا لە حکومەتا بوون نەوەڵا کاکەوان بەرپرس نین بە ئەندازەی خۆشیان ڕۆڵیان هەبووە لە حکومەتا بوون واتای ئەوە نییە تۆ لە هەموو شتێکی ئەمە بەرپرسی چکە ئەمە شتێکی کەڵەکە بووە و هەموو خەڵکێکی بەویژدانی شەزانێکی هۆکە سپاس دەکەم سپاس بۆ بەڕێزکاکە علی حەمە ساڵح سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەیە لەگەڵ مامووی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ